ڕەوشی کرێکارانی کوردستان لە چاوی چالاکوان و چاودێرانەوە لە ئاستێکدا نییە کە دڵی پێخۆش بکرێت. قانونی دەستەبەری کۆمەڵایەتیش کە ماوەی 5 ساڵە کار بە هەموارکردنەوەکەی دەکرێت نەیتوانیوە هەنگاوێکی زیاتر دڵنیایی باشبوونی گوزەرانیان بە کرێکاری ئەم هەرێمە ببەخشێت. گرنگە بەڕاستی یاسایەک بۆ خزمەتی کرێکاران بۆ جانبە بێ. یەکەم کرێکار کارکردن بۆ کرێکار ڕۆژانە 8 سعات بێ و کرێی کرێکار بە گونجاو بێ لەگەڵ ژیان و گوزەرانی کە ئەمڕۆ ژیان و گوزەرانی کرێکاران چۆنە لە هەمان کە زەمانەتی ژیانی زەمانەتی کرێکار بکە ژیانی کرێکار. ئەوە کارێکە کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەمڕۆ توانێت بە سەریعی کاری لەسەر بکە. تێبینیکە لەسەر ئەوەیە کە بالفعل گرێبەستیان نییە، بالفعل بیمەی بێکاریان نییە، بالفعل بیمەی ئەویان نییە کە بەیانی لەسەر کار شتێکیان پێهات خانەنشین بکەنەوە. بەشێکی زۆر لەوانە بەڕاستی کرێکارە چێتە سەر ئیشەکەی و هەرچیشی پێ بێ و دوای دێتەوە کەسیش حسابێک بۆم بابەتە ناکات چکە نە بیمەکەی هەیە نەوەکو یعنی هیچی ئەو شتانی بۆ نەکراوە تایز. لە ڕەخساندنی ژیانێکی هێمن و دڵنیاکەرەوە بۆ کرێکار تێبینی لەسەر کەرتی گشتی و تایبەتیش لە کوردستاندا هەیە. بە پێی ئامارەکانی وەزارەتی کاری حکوومەتی هەرێم تا ئێستا 78% کرێکاران سوودیان لە یاسای دەستەبەری کۆمەڵایەتی نەبینیوە کە تاکە هیوای کرێکاران بووە. وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بەرپرسیاری یەکەمە لە جێبەجێ ئەم یاسایە و پەرلەمانیش بە ڕۆڵی خۆی هەڵنەساوە. لە کاتێک کە پەرلەمانی کوردستان لە ماوەی 25 ساڵ تەمەنی هەزارها یاسای دەرکردووە تەنیا یەک کاری بۆ کرێکاران کردو ئەویش یاسای خانشین و دەستەبەری کۆمەڵایەتی هەموار کردوتەوە نەتوانیوێتی ئەم هەموارە کرێکارانی ڕۆژانە بگرێتەوە و نەتوانیوێتی چاوبدێری جێبەجێکردنی یاساکەش بکاتن. ئامارەکان لە کوردستاندا بە ئاراستەیەکدا ناڕۆن کە باشی ڕەوشی ژیانی کرێکارانی تیادا بخوێنرێتەوە. ناسەلامەتی شوێنی کار و زۆری کاتەکانی کار و کار نەکردن بەو یاسایی بۆ ئەوان دیاری کراوە هێندە سەرقاڵی کردوون. تەنانەت کرێکاران بیر لە تاکە ڕۆژەکەی خۆیان لە ڕۆژمێری ساڵیشدا ناکەنەوە. سامان کەریم، کورد چات نیوز، کفری.